سێ ساڵ بەر لە ئێستا بە دروشمی پابەندیم بە پێشەنگی نایابی دەکەینە باو دەستمان پێکرد. ئەمڕۆ لەو ئێوارە دڵگیرەدا بەیەکەوە مەراسیمی سەرکەوتن و بەدیهێنانی ئەم دروشمە دەجێڕین کە لە نەتیجەکانی ئەم ساڵماندا سەلماندمان کە بەڵێ فام پێشەنگە بەڵێ نایابە و ئەو نەتیجە و ئەنجامانەی کە بەردەستن توانیمان دووپاتی کەینەوە کە ئێمە بەدیهێنەری دروشمەکانین و دروشمەکان هەڵقڵاوی ئیرادە و ویسمانن. ئامادەیی فام بە تەمەنێکی کەم توانی مێژوویەکی بەرز و پڕدەستکەوت تۆمار بکات، توانی ڕیکۆردی ئەنجامەکان بە جۆرێکی دیکە بگۆڕێت، سەرنجەکان بەرەولای خۆی بەچێش بکات. ئەنجامە بەرزەکانی ئامادەیی فام تەنها لە چوارچێوەی خوێندنگا قەتیز نین، دەستکەوتەکان وەک ڕەمزێکی سەرکەوتن بۆ تەواوی دەڤەرەکە و بۆ تەواوی ناوچەکە باز دەکرێت. دەنگدانەوەی ئامادەیی فام ئەگەر لە گۆشەیەکی بەرفراوان و لە گۆشەیەکی دیکەوە سەیری بکەیت تەنها نابێتە مڵکی ئامادەیەکە، بەڵکو دەبێتە مڵکی مامۆستایانی دەبەری ڕاپەڕین، دەبێتە مڵکی پەروەردەی ڕاپەڕین، دەبێتە مڵکی خوێندکارانی پەروەردەی ڕاپەڕین. بۆیە ئەم دەستکەوت و شانازیە جێگەی شانازی هەموو لایەکمانە. بێشک ئەم دەستکەوتانە ئەم ئەنجامانە ڕێکەوت نین، بەخت نین و هەروەها کاتی و دواییش نین، بەڵکو بەرمەبنای بەرنامەداری و ڕێخستنی ستراتیژی وردی کارکردنن. زادەی هەوڵ و کۆشانی و ماندووبوونی سەدان کەسی خەمخۆر و پەرۆشە، دەرەنجامی شەونەخونی و دڵسۆزی هەموو ئەو کەسانەیە کە بە دڵ و بەهۆش خۆیان تەرخانکردووە بۆ هەر هەنگاوێک لەدایان بژارەدا باشترینیان هەڵبژاردووە. بۆ ئەم ساڵی خوێندن ئامادەیەکەمان توانیوێتی چەند نەتیجەیەکی سەربەرزانە بەدەست بهێنین. توانیمانە لەسەر ئاستی بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕاپەڕین پلەی یەکەم بەدەست بهێنین لە ڕیزبەندی خوێندکاراندا. هەروەها توانیمانە سوێ خوێندکارمان لەسەر ئاستی کوردستان پلەی دووەم بەدەست بهێنن، بەڵام بە پێی یاساکانی وەزارەت تەنها ئەو خوێندکارانە ناویان دەخوێندرێتەوە لە ئەنجومەنی وەزارەت کە ساڵی یەکەمیانە هەروەها دەرچووی خولی یەکەمن. ئێمە دوو خوێندکاری دیکەشمان توانیویانە 698 کە دەکاتە 99.71 بەدەست بهێنن کە ئەمانیش لە ڕیزبەندی دووەمی هەرێمن. واتە ئێمە تاکە ئامادەین لەسەر ئاستی دەڤەرەکە تەنانەت لەسەر ئاستی کوردستان توانیمانە سێ خوێندکاری پلەی دووەممان هەبێت. هەروەها گوێڕای ئەو دەستکەوتانە هاوکات ئامادەیی فام توانیوێتی 14 خوێندکاری لە ڕیزبەندی دەیەکەمەکان بن. واتە لەو تۆپتێنی کە لە یەکەمەوە تا دێمی پێدەڵێن ئێمە توانیمانە 14 خوێندکارمان لەم تۆپتێنەی سەرئاستی هەرێمی کوردستان بن کە هەمویان نمران لە سەروی 97.4ەوەیە. ئەمەش دەستکەوتێکی دیکە و خەرمانی سەرکەوتنێکی دیکەیە. هەروەها 63 خوێندکار توانیوێتی نمرەی سەروی 90 بەدەست بهێنێ دوای وەرگرتنەوەی ئەنجامی خولی یەکەم و خولی دووەم، واتە 63 خوێندکار لە سەروی 90. ژمارەی خوێندکارانی بەشداربوومان 229 خوێندکارە لە تاقیکردنەوەی نیشتیمانی. لەم ڕێژەیە 170 خوێندکاران توانیویانە دەربچن، 130 خوێندکارانیش بەشێکیان خوان هێشتوتەوە، بەشێکیشی کەمیش یان نەیتوانیوە دەربچێ یاخۆ سەرکەوتونەوە. ئەم ئامارانە دەیسەلمێنن کە ئامادەیی فام بە هەوڵ و کۆششی هەموو لایەک بە جوهد و ماندووبوونی هەموو لایەک لە یەکێکە لەو خوێندنگانەی کە لەسەر ئاستی کوردستان توانیوێتی پلەی هەرە باڵا و هەرە بەرز بەدەست بهێنێت. بەڕێزان، دەستکەوت و پێشکەوتنەکانی دامەزراوەی پەروەردەیی فام لە هەموو ناوەندە فێرکاریەکان ڕەنگدانەوەی هەبووە و دەبێت. هەروەها ئەم سەرکەوتنانە ئەم دەستکەوتانە بەردەوام دەبن. هەر ئەم ساڵ لە قۆناغی نوێی بنەڕەتی پامسکۆڵ واتە قوتابخانە بنەڕەتیەکەمان توانی پلەی یەکەم لەسەر ئاستی پەروەردەی ڕاپەڕین بەدەست بهێنێ. ئەمەش دیسانەوە دەرخەری ورپێوی و وربینی و بەرنامەداری دامەزراوەکەمانە. لێرەشەوە بە ئامادەگی هەمووتان ئەوە دووپات دەکەینەوە لە تەک فراوانبوونی مەودای ئەزمونمان، لە تەک فراوانبوونی مەودای سەرکەوتنەکانمان، دنیابوونی و وردبوونەوە و هەنگاوەکانمان ورتر دەکەین، هەروەها لەسەر و کاری زبورتر و زانستیانەتر بەردەوام دەبین. ئەم تابلۆ نەخشینەی کە ئەمڕۆ ئێوارە بەیەکەوە نیشانماندا بەرمەبنای سەرکەوتن و تێکۆشانی هەموو لایەکە. جارێکی دیکە پیرۆز بێ، ئێوە زۆر زۆر بەخێر بێن سەر و سەرچاومان. هەمیشە پێشەنگە